ئەمە بچی لە لای تۆرەکانمان یەکەم تۆرمان باسی بەڕێوەچوونی زەماوەندی پیشالیارەکەین کە ئەمەش بەشێکە لە کەلتور کە ساڵانە لە هەورامانی تەخت لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەم مەراسیمە بەڕێوەچێ بێگومان ئەمە مێژوویەکی دێرینی هەیە و چەندین تایبەتمەندی خۆی هەیە و ساڵانی ڕابردوو هاوکارانم لێرەوە وەکو تیمی کورسات لەوێ ئامادە بوون و بۆی کە لە مەراسیمەکە بتوانن ئەو نەریتە جوانە بە شێوازێکی باش بۆ ئێمە بهێنەوە بیگوازینەوە کە لەوێ ئامادەکاریی باشی بۆ کرێت لەوەی کە لەوێ خواردن دروست دەکرێت جلوبەرجی تایبەت لەبەرەکرێت ئەنجام مناڵتیایە بەشدارە گەورەتیە بەشدارە پیرتیایە بەشدارە بۆی کە ئێمە بتوانین ئەم ساڵ بزانین چۆن بەڕێوە چۆچکە ئەم ساڵ بەفرێکی زۆر باری بوو بزانین چۆن خۆیان ئامادە کردووە چۆن کاریان لەسەر ئەم بەڕێوەچوونی ئەم زەماوەندە کردووە ئێمە بە خۆشحاڵی و ئەمڕۆ مامۆستا ئاکۆشاوی اسماعیلیاک و سەرپەرشتیاری پەروەردەیی کە بە خۆشحاڵی و لە پارێزگای هەڵەبجەی خۆشەویستەوە لەگەڵمانایە مامۆستا گیان سڵاو لێبێ و بەیانی باش مامۆستا سڵاو لێبێت سڵاوتان لێبێ بەیانتان باش ڕێز و حرمەتم بۆ بینەرانی کەناڵی کورساتی خۆشەویست زۆر سپاس بۆ تۆ مامۆستا پێمان خۆشە پێمان بڵێ ئەم ساڵ بەڕێوەچوونی زەماوەندی پیشالیار چۆن بەڕێوەچوو و چۆن کاریان کردبوو بۆی کە هەموو ئەو دابوونەریت و ئەو شێوازەی کە ساڵانە ئامادەکاری بۆکەن لەگەڵەوەی کام ساڵ بەفرێکیش باری بوو چۆن مەراسیمەکە بەڕێوەچوو و کێ بەشدار بوو ئەو گەشتیارانشی کە سەردانیان کردبوو بە ڕێژەیەکی باش بوو بۆ خۆتان نەزانن هەموو ساڵێک لە مانگی ڕێبەندانە مەراسیمێکی گەورە لە ڕۆژهەڵاتی کوردستان لە هەورامانی تەخت بەڕێوە چێ بە ناوی مەراسیمی پیرشالیار ئەو مەراسیمی پیرشالیارە پاش تێپەڕبوونی 45 ڕۆژ بەسەر دەستپێکردنی زستان کە 21 یەکەم ڕۆژی زستانە لەوە دەست پێکە 45 ڕۆژ ئەژمێرن بەسەر زستانە بڕوات ئەوان لە ڕۆژی چوارشەمە مەراسیمی پیرشالیاری ئەنجام ئەدەن. تەمان ئەم ساڵ لە 29 یەک کە ئەمڕۆ کات یەکەم ڕۆژی پیرشالیارە لە ڕاستیە من بەشدار نەبووم خەڵکێکی زۆر لە باشووری کوردستانی شۆچۆتە ئەو ناوچەیە ئەم ساڵ من نەمتوانی بەشداری لە مەراسیمەکە بکەم بەڵام چەند جارێکی کە بەشداریم کردووە مەراسیمەکە ڕۆژی چوارشەمە دەست پێیەکە و پێنجشەمە و هەینی کۆتاییەت 3 ڕۆژە کە هەر لە ڕۆژێکە چالاکی جۆرا و جۆر پێشکەشەکرێ و خەڵکێکی زۆر لە ناو ئێران و لە ڕۆژهەڵاتی کوردستان و لە باشووری کوردستان و هەتا لە تورکیا و ناوچەکانی تریش بۆ ئەو مەراسیمە وجودێتیان ئەبێ. ئێمە کە باسی پیرشالیارەکەی من وەکو یارسانیە کە لە سەر ڕێبازی ئاینی یارسانم بۆ چوونی خۆمان دەربارەی ئەو مەراسیماڵین و بە بڕوای ئێمە هەڵەیە بڵێ زەماوەندی پیرشالیار چکە مەراسیمەکە مەراسیمێکی ئاینیە وەک لەوەی مەراسیمێکی خۆشی و هەڵپەرکی و ئەوانە بێ. ئێمە لە کتێبی پیرشالیارەکانی هەورامان ڕوونمان کردوێتەوە کە ئەوە زەماوەند نییە و مەراسیمێکی ئاینیە بۆ ماوەی 3 ڕۆژ کە لە چلەی زستانە ئەکرێ و لە مانگی ڕێبەندان ناکرێ. مامۆستا کەواتە ئەتوانین لەوەی کە بڵێن ئەمە پێی ئەوترێ زەماوەند یاخود جژنێکە یاخود مەراسیمێکە ئەگەر لەواچە هەندێک جار ئەم وشەیە بەناتەواوی بچێتە ناو هاوڵاتیانەوە بۆی کە بە تەواتی بزانین پیرشالیار کە ئەکرێت بەچی ئەبێت ناوزەندە بکرێت. مەراسیمی پیرشالیار ڕاستە جەژنی پیرشالیاریش هەر ڕاستە بەڵام زەماوەندی پیرشالیار هەڵەیە. ئێجا ئێمە لەو کتێبە ڕوونمان کردوێتەوە کە چۆن بە بەڵگەکان چۆن ئەوە هەڵەیە زەماوەند نییە چکە پیرشالیار کەسێکی کووردە ئەو زەماوەنەی کە باسەکرێت کە کچی بوخارا چاوی کوێرە بێ و نەخۆشە بێ و پیرشالیار ڕاستەکاتەوە ئەوە زۆر ناچێتە عەقڵەوە چکە گەر کتێبەکەی ڕەوفی سەعیدیان چنین گفت پیرشالیار بخوێنیتەوە کە ئەزانی پیرشالیار پیرێکی یارسانی پیرێکی کوردی بووە کە لەسەر ڕێبازەکەی خۆی بووە و ئەو زەواج لەگەڵ کەسێک ناکات کە لەسەر ئاینێکی تر بێ هی ناوچەیەکی تر بێ خۆی لە یەکێک گفتەکانی ئەڵێ هەموو کەسێ ئەبێ لە هاو ئاستی خۆی
ژن بهێنێ بۆ ئەوەی ئەو مەراسیمە دینیە کە ئێستا هەمانە تێک نەچێ کە ئەقڵ نایگرێ ئەوە کە کەسێک لە دەرەوە هاتوێت لەبەرەوەی بە کەرامات چاکی کردوێتەوە داوای کچەکان پێدا بێ و زەواجی لەگەڵ ئەوە کرد بێ. لە هەندێک لەسەر چاوەکانە باسی ئەوەکەن کە کچی شاعباز بووە کە ئەس زەمەنی پیرشالیان لەگەڵ شاعباز زۆری فەرقە ئەوەش هەر پوچەڵە و ڕاست نییە لەبەرەوە ئەو دوو وشەیە ڕاسترە کە مەراسیمی پیرشالیار یا جەژنی پیرشالیار کە دوای بە بڕایمە دوای 3 ڕۆژ ڕۆژوگرتن ئەو جەژنە کراوە. مامۆستا کەواتە ئێمە بە شێوازێکی گشتی ناڵین زەماوەندی پیرشالیار ئەبێ بڵێن مەراسیمی پیرشالیار بەڵام بابزانین لەم مەراسیمەیە کە ساڵانە ئەنجامەدرێ ئەو تایبەتمەندیانە یاخود ئەو ئامادەکاریانە چییە کاکرێ کازانین لە پیشاریان لەوێ پەرلەمان هەبووە و مێژۆکەی بۆ چەندین ساڵ ئەگەڕێتەوە و کە کۆمەڵی یاسا و دابوونەریتی خۆیان هەبووە پێما خۆشە لەسەر ئەو تایبەتمەندیانە کە لەوێ بەڕێواچێ لەو چەند ڕۆژەیە چین. بەڵێ وەکو وتم 45 ڕۆژ بەسەر زستانە ڕوا یەکەم ڕۆژی چوارشەممە ئەبێت ئەو مەراسیمە ئەنجام بدرێت. ئێستا 40 ڕۆژی تەواوەکە بەڵام خۆی کە ئەڵێ 45 ڕۆژ ئەگەر بیخیتە چوارشەمەکەی تر ئەو کاتە کاتە 47 ڕۆژ لەبەرەوە هەورامیەکان نایانێ بە هیچ شێوەیەک لەو کاتە تێپەڕ بکە کە 45 ڕۆژەکەیە لەبەرەوە لە چوارشەمەی پێش ئەو کە ئەکاتە 40 ڕۆژ ئەم مەراسیمەیان کردووە. پێش ئەوەی ئەو مەراسیمە بکەن هەفتەیە پێش ئەوە جاران لە ماڵی پیرشالیار کۆبوونەتەوە ئێستا لە مزگەوتەکەی هەورامانی تەخت کۆبنەوە باخێک هەیە لە ڕۆژ ئاوای هەورامانی تەخت پێڵێن ملەی معرفە ئەوە هەر بڵکی پیرشالیاری یەکەم خۆیەتی گوێزەکەی ئەتەکێنن هەڵی ئەگرن لەو کاتە کە کۆبوونەوەکەن گوێزەکە دابەشەکەن بەسەر ئەو خێزانانەی کە بەشداری کۆبوونەوەکەیەکەن پاش ئەوە تەکبیرەکەن کە لە هەفتەی داهاتووە چۆنچۆنی مەراسیمەکە بکەن و مەراسیمەکە شێوازی چۆن بێ لەویا تەکبیرەکەن و ئەو گوێزەش دابەشەکەن بەسەر ئەو خێزانانە کە بەشدارن. ڕۆژێک پێش ئەوەی کە ڕۆژی چوارشەمە بێ ڕۆژی سێشەمە مناڵان پریاسکە هەڵەگرن ماڵ بە ماڵ ئەگەڕن ئەڵەن خەبەر یا کۆتە کۆتان پێوتوە جاران کە خەبەری ئەوە دەن کە بەیانی جژنی پیرشالیارەوە ئەو بچنە هەر بەرماڵی هەر کەسێک چکلیت و نقڵ و هەنجیری وشکرا و گوێز و ئەوانیان پێدەن کامە مناسبەتێکە بۆ مناڵان من بینیم زۆر دڵخۆشیانەکە. دوای ئەوە لە ڕۆژی چوارشەمە مەراسیمەکە دەست پێکە بەیانی زوو قوربانی ئەهێنن کە لە گاو بەرخ و حیواناتن سەریانە بڕن پاشان جوان پاکی ئەکەن ئەیشۆنەوە ئەیکەنە ناو مەنجەڵ و ئەیکوڵێنن و هەنێشتیشی تێکەڵەکەن وەکو نیسک و ترشە هەنار و هەنێ سەوزیشی تێکەڵەکەن. ئێستا کەمێک مەراسیمەکە گۆڕاوە لە ئاینی یارسانە هەر هەمان مەراسیمە بەڵام ترشە هەنار و ئەو شتانەی تێکەڵ ناکەن تەنانەت بەس گۆشتەکە ئەکوڵێنن لەگەڵ ئاوی گۆشتاوەکە ئەدرێ بە خەڵک. ئەمان هەنێشتیان تێکەڵ کردووە کە من لەگەڵ کەسێکی ڕۆشنبیری ئەو ناوچەیە قسەم کرد وتی وەڵا بۆ ئەوەی مەراسیمەکەمە بۆ ئەوەی بەردەوام بێ ئێمە شێوازێک لەو شێوازەمان هەڵبژاردە و ئەو مەوادانەی تریشی تێکەڵەکەن. بەرحاڵ ئەو شلەیە کە دابەشێکن پێڵەن هەڵوەشینە و ئەو کەسەی کە قوربانیەکان سەر بڕێ نابێ کەسێک لە خۆیەوە بچێ قوربانی سەر بڕێ بەڵکو ئەبێ تایفەیەکی جیاواز هەیە ئەو تایفەیە ئەو قوربانیانە سەر ببڕێ و ئەوانی کە هاوکاری بکەن. ئەمە مەراسیمێکە هەر لە زووە بەو شێوەیە هاتووە. ئەگەر سیر بکەی ئەم مەراسیمە بە هەمان شێوە لە ئاینی یارسانی شاوایە کە قوربانی بۆ جەمەکان و بۆ مەراسیمەکانیان ئەبێ لە تایفەیەکی دیاریکراو ئەوان سەری ببڕن. هەنێ لە مەراسیمەکە گۆڕاکاری بەسەرا هاتووە بە پێی مروری زەمان بەڵام هەر هەمان مەراسیمەکە لە ئاینی یارسان ناکرێت. ئەو ڕۆژەکە زیکر و تەلیلە ئەکرێت و لە مزگەوتدا ئەنیشن کە باسی ئێستا ئەکەم چۆنە لە ماڵی پیرشالیار خۆیەکرێت بۆ ڕۆژی دواتر بە هەمان شێوە بەردەوامە بێ و هەر سێ ڕۆژەکە بەرنامەی جیاواز لە ناو مزگەوت و لە شوێنەکانە پیادەکرێت. دوای هەفتەیەک
ژنان هەویرەکەن و جۆرە کولێرەیەک دروستەکەن پێڵەن جێتە مەژگە کە گوێزی لە ناوایە کاکڵە گوێزی لە ناوایە ئەی بنە سەر مەرقەدی پیرشالیار هەردوو پیرشالیارەکە کە لەوێ هەیە شالیارە سیا و لەگەڵ پیرشالیاری دووهەم و پیرخاڵۆیەکیشان هەیە ئەو پیرخاڵۆیە ئاساری نییە لە ئاینی یارسانە بەس ئەوان پیرێک بووە لە دیارە لەنەوەی ئەو پیرانە بووە ئەی بنە سەر ئەوێ ئەی بەخشنەوە ئەیدن بەو کەسانێک کە لە مەراسیمەکە بەشداریەکەن. باشە مامۆستا مەراسیمەکە پێم خۆش بوو باسێکیەوە بکەین ڕۆژەیە نەریتێکی کیان هەیە کە پیاوەکان هەمویان لە شوێنێک کۆبنەوەک و تەقسێکی خۆیان ئەوەی کە ئەیڵێنەوە سرودە ئەوەی کە ئەیڵێنەوە چییە لە بینی یەکترا هەمویان بەیەکەوە وەکو تەقسێک وەکو نەریتێکی خۆیان ئەمەیان چییە بۆمان باسکە؟ ئەوەیشیان هەر شەوانە لە ماڵی پیرشالیار کۆبنەوە ئێستا تەقسێکی ئاینی ئیسلامی وەرگرتووە بەڵام لە کۆندا تەبان ئەو تەقسە بەو شێوەیە نەبووە لەسەر ئاینێکی تر بۆ ئاینی پیرشالیاری یەکەم بەڵام کاتێک کە پیرشالیاری دووەم هاتووە کە ئەو مەرقەدەی کە لە تەلەڤیزیۆن و لە ڕسمەکانە بێنەوە پیرشالیاری دووهەمە کەسێک بووە کە بە وتەی مێژونووسان خەوی بە پێغەمەری ئیسلامەوە بینیوە و لە خەوەکان ناوی ناوە مستەفا ئێستا ئەو کەسە لە قەبرستانە تازەکە لە خواروی پیرشالە ڕۆژئاوای هەورامانی تەختەوە نێژراوە خەڵک ئەچێتە سەر ئەو قەبری ئەو کەسە کە وتمان مستەفای ناوە خۆی ناو مستەفا ئەوە دەورێکی گرنگی بووە لە بڵاوکردنەوەی ئاینی ئیسلام لەو ناوچەیە لەبەرەوە خەڵک تا ئێستاش بۆ مەراسیمی پیرشالیار زیاتر تەرکیز دەکاتە سەر ئەو پیرشالیاری دووهەمە کە ئاینی ئیسلامی لە هەورامانە بڵاو کردێتەوە بەڵام ئەگەر سەیری ڕێوڕسمەکە بکەی ڕێوڕسمەکە بنەمایەکی ئاینی یارستانی هەیە و ئەو شتانەی کە لە ناو تەقسەکە ئاکرێت ڕەنگوبۆی هێشتا بەراسیمە قەدیمیەکەی ماوە بە هەندێک گۆڕانکاری کە ئێستا ئەکرێت. سەیری کتێبی کورتچێ بکە سۆران حەمەڕاش باسی ئەوە کە چۆن لە کۆنا مەراسیمەکان ئافرەتی شتیا بەشدار بووە یەکێ لەوانە زەماوەند بووە دائما کورد ژن و پیاوی یەکسان سیر کردووە لە مەراسیمەکانشە ئافرەتەکان لە تەنیشتی پیاوەکانەوە ڕەشبەڵێکیان کردەوە خۆشیان نواندووە بەڵام ئەگەر ئەم سەیری ئەم مەراسیمەکەی بە هیچ شێوەیەک ژن بەشداری ناکات و تەقسەکە گۆڕاوە بە پێی مروری زەمان لەبەرەوە بنەمایەکی کۆنتری هەیە گرنگە ئەمانە بە لێکۆڵینەوە بخرێنەوە سەر عینی تەقسی یەکەم لە بنەڕەتا چۆن بووە لەگەڵ ڕێزگرتن لە زۆرینەی ئەوەی کە ئێستا ئەو ناوچەیە ئیسلام نن و ئەیانەوێت لەسەر پیرشالیاری دووهەم مەراسیمی خۆیان بکەن بەو شێوازەی کە خۆیان پێیان خۆشە. بەڵێ زۆر باشە لەگەڵەوەی ئاماژە بەواکە کە لە پێشووترا ژنانیش بەشدار بوون لە مەراسیمەکەیە ئەکرێ بڵێ میزانین بۆچی ئێستا ژنان بەشداری ناکەن یاخود ئەکرێت بە شێوەیەکی باشتر ئەو کەسانی کە شارەزاییان هەیە لە مێژوەیە باس لەم مەراسیمە بکەن بۆ ئەوەی کە شێوازە نەریتە کۆنەکەی خۆی لە دەست نەهات وەکو پێشووتر بەردەوام بێت؟ بەڵێ ئێمە لەو بارەوە هەوڵی خۆمانمان داوە بەڵام من مەبەستم ئەوە بوو کە ئەم تەقسە زەماوەند نییە زەماوەند لە کووردا ژن و پیاو بە یەکسان بەشدار بوون بەم شێوەی نەبووە کە ئێستا بەڵام ئێستا ئەمە مەراسیمێکی ئاینیە لە ڕاستیا پێشتریش هەر مەراسیمێکی ئاینی بووە بە بڕوای ئێمە دوای سێ ڕۆژ ڕۆژوگرتن جەژنیان کردووە پێوترە جەژنی پیرشالیار پیریان بووە ئەوان بە گەورەی خۆیان زانوە پیاوێکی ئاینی دیار بوو کە پیرەکانی تری ئەو ناوچەیەش تەرقیان یا با بڵێن ڕێبازیان لەو وەرگرتووە لەبەرەوە پیرشالیار چەق بووە لە هەورامانی تەختان لە سەردەمی شاخۆشێنی لۆڕستانیا پیرشالیار کە پیان بووتە پیرشالیاری سیاو هاتووە ناوچەی هەورامانی تەختوە لەوێ بەجێ هێڵراوە بۆ ڕێونێنیکردنی خەڵک لە ڕاستیە ئەو پیرشالیاری یەکەم ناوی پیرشالیاری سیاو بووە لە هەندستانەوە هاتووە دەموچاوی ڕەش بووە لەبەرەوە هەورامەکان پێیان تۆ شالیارە سیاو لەبەرەوە پیرشالیاری یەکەم ئەو پیرشالیارەیە کە لە بەشی ڕۆژهەڵاتی هەورامانی تەختایە و قەبرەکەی
داربەڕوویەکی گەورە کە تەمەنی زیاتر لە 100 ساڵە لە تەنیشتی لە باڵە لەسەر قەبرەکەی ڕواوە کەس دەستکاری نەکردووە ئەوە پیرشالیاری یەکەمەوە ئەوە خاوەنی ئەو مەراسیمە ئەساسیاتی ئەو مەراسیمەیە کە ئێستا ئەکرێت بەڵکو پیرشالیاری دووهەم کە ئێستا خەڵکە چێتە سەر مەزارەکەی ئەوە کەسێک بووە ئیسلامی لە ناوچەکە بڵاو کردەوە و خەڵک ڕێزی ئەوەی لە یەکرێکە ئەو یەکەم کەس بووە کە ئیسلامی لە منتیقی هەورامان و لە ناوچەی هەورامانی تەختە بڵاو کردەوە. زۆر باشە مامۆستا لەگەڵ ئەوەی کە ئەم مەراسیمە بە شێوەیەکی باش ساڵانە بەڕێواچێ و چەند ڕۆژێکە خەیانێ و خواردن دروستەکرێت و بێگومان خەڵکی هەموو ئەورامانی تەخت بەشدارە بێ و بگرە گەشتیارێکی زۆریش ڕووەکاتە ئەو ناوچەیە. بە دەرفەت ێزانن لەگەڵ ئەم مەراسیمەیە بتوانن کۆمەڵێ لە خاوەن پیشەکان ئەوانەی کۆمەڵە پیشەی دێرینیان هەیە لە باو باپیرانیانە بۆیان ماوەتەوە هەندێک لە پێداویستیەکانی ڕۆژانە هەندێک لەو کەلوپەلانەی کە دروستیان کردووە وەکو بڵین بە بازارکردنێکیشی کەلوپەل و بەروبوومەکانی ناوچەی خۆیان بە خەڵک ئێدەن ئەم شێوازە چۆنە؟ بەڵێ من لەگەڵ ئەو کەسانەی کە لە هەورامانی تەخت بوون بە تایبەتی مامۆستایەکی لێ بۆ قسەم لە کرد وتی کاکە ئێمە پیرشالیار ئەسڵەکەی هەرچی بێ بۆ ئێمە گرنگەوەیە کە ئەم کوردە و ئەم خەڵکە کە ڕۆکاتە ئەم ناوچەیە ئێمە هەم پەیوەندیەکانمان بەردەوام بێ هەم لە باری ئابووری و سوودێکە بینین لەبەرەوە پێمان گرنگە ئەساسیاتەکەی هەرچۆنێک بێت ئەمە بەردەوام بێت ئەوە کاتە کەلتوری کورد ببوژێتەوە و ئەو پیشە دەستیانەی کە جەناب و باسی کرد جارێکی تر بە بازار بکرێن و خەڵکی هەورامان بتوانن شوێنەکانیان بەند بکرێ و بازاڕیان هەبێت و بتوانن بەردەوام بن لەسەر ئەو جۆرە مەراسیمە. بەڵام شتێک باس کرد پێشتر باسی ئەوەمان کرد وتی لە شوێنێک کۆ بنەوە مەراسیمێ دروستەکەن لە ڕاستیە پیرشالیار بەشێکی تری ماوە کە لە مانگی 5 ئەکرێت لە بانگی ئایارەکرێت کە ئەوە پێڵێن ڕێوڕسمی کۆمسا کۆمسا بەردێکە لە قەبرستانی نوێی هەورامانی تەخت لەوێ بەردێکی زۆر سەختە زۆر بە زەحمەت ئەتوانی پارچەیەکی لێ بکەیتەوە پێڵێن بەردی کۆمسا لە تەنیشتی چلەخانەی پیرشالیاری یەکەمە دیارە ئەو کاتە هەورامانی تەخت خەڵکێکی زۆری تیانە بۆ ئەو شوێنە تەریک بووە چکە دائیمەت چلەخانە لە شوێنێک دروستەکرێت کە خەڵکی تیانە بێ و دوور بێ لە خەڵکو و دوور بێ لە ئاوەدانی بەڵام ئێستا ئاوەدان بۆتەوە و زۆربەی قەبرەکان چووەتە ئەوێ و کە جادەی بۆ براوە ئەوانە وای لێ هاتووە کە بۆ بەشێک لە هەورامانی تەخت ئەو بەراسیمی کۆمسایە لە مانگی 5 ئەکرێ کاتێک کە خەڵکی هەورامانی تەخت چوونەتە شاخ حیوانداری بکەن لەویا کۆبوونەوەیەکیان کردووە چوونتە لای پیرشالیار و داوای ئەوان لێ کردووە کە سەلامەت بن داوای ئەوان لێ کردووە کە بەروبوومیان باش بێ ئەمساڵ ئەویش وەکو پیرێک پارچەیەک لە بەردی کۆمسایی بڕیوە و داوێتی بە هەر عایلەیە کە ئەوێ بچێ بۆ شاخ بۆ ناو هەوارەکان ئەوە لە خەڵکە بەتەمەنەکانم پرسی وتی پارچە بەردەکەمان لە پەڕۆیەکی پاکە داناوە و لەسەر مەشکەی ژەندنی دۆ و ئەوانە دامانەوە هەتاوەکو بەرەکەتی زۆرتر بێ کەواتە ئەوە پەیوەندی پیر و مریدیان لێ دووبارە کردووەتەوە ئەگەر سەیری دارەکانی ئەو ناوچەیە بکەی پارچە پەڕۆ و ئاڵای ڕەنگاوڕەنگی پێوە بەسراوە کاتی خۆی ئەو پارچە پەڕۆیە ئەو ئاڵایە بە کەسەکان دراوە بەڵام دوای ئەوەی کە پیرشالیار نەماوە ئەو پەڕۆیانە لە جیاتی ئەوە بەستۆ بە دار و دەوەنەکانی ئەو ناوچەیە کەوا بوو لەو بەراسیمە هەم ئیشوکاری خوانیان ڕێخستووە شوانیان داناوە باخەوانیان داناوە بە باخەکانیان چکە بەجێیان هێشتووە هەڵیان بژاردوون دوای ئەویشە داوایان لە پیر کردووە کە دوعایان بۆ بکا کە چوونە شاخ کە ئەوان تووشی مەینەت نەبن و مەڕووماڵاتەکان بەرەکەتی هەبێ زۆر باشە لە پاڵەو کەسانی کە ئەم مەراسیمە مەراسیمی خۆیان ئەزانن و بە جەژنی خۆیان ئەزانن زۆر کەسی دیکەشمان هەیە ئەتوانین بڵێن کەسانی دەرەوەی ئەم ناوچەیە ناوچە جیاوازەکان و کەسانی بیانیش بەشدار ئەبن لە مەراسیمەیە بۆ چوونی ئەوان چۆنە لەسەر مەراسیمەکە واروە بەشداری ئەوان تا چەند جۆش و خۆشی زیاتر ئەیا بە مەراسیمی پیرشالیار بەڵێ خۆی یەکێک لە خاڵە سەرنجڕاکێشەکانی ئەو ناوچەیە ئەوەیە
کە ئەوان مۆرچێکی کوردەواری تەواویان بە ناوچەکە داوە و خانوەکانیان و عیمارەتی ئەو ناوچەیە بە شێوازێکی کۆن دروستکراوە کە ئەوە هەر لە خۆی ئەگەر مەراسیمیش نەبێ سەرنج ڕاکێشە و شارەوانی ئەو ناوچەیە قبول ناکات هیچ جۆرە بەردێکی تری یا هیچ جۆرە مەوادێکی تر بەکاربهێنێت لە بیناکردنا بێزگە لە بەردی هەورامان و ئەو کەرەستانەی کە لە هەورامانە دەسەکەون. ئەمە سەرکەوتنێکی گەورەی داوەبەوە کە ئەو مەراسیمە لەوێ بەردەوام بێ. لە ڕێگایەکی ترەوە خۆی کورد جلوبەرگ و مەراسیمەکانی ڕەنگاوڕەنگە وەجێی سەرنجە لەبەرەوە زۆربەی خەڵکی ئێران و خەڵکی دەرەوەیش پێی خۆشە کە بەشدار بێ. لەوانەیە ئەوان لەوە نەکۆڵنەوە کە ئەم شتە بنەماکەی چۆنەوە ئەوانە، بەڵام تەقسێکی جوان دروستەکە کە ساڵانە خەڵکی هەورامان و خەڵکی ئێران و خەڵکی هەموو ناوچەکە بەشدارە بنتەیە و لە کۆتاییە پیرۆزبایی لە هەموو هەوراوێنکان و خۆمانەکەی ببوونەی ئەم مەراسیمە پیرۆزەوە. زۆر باشە. مامۆستا پێم خۆش بوو لەوەش کە ئێستا ئێمە لەگەڵ گفتوەکانی لەگەڵ بەڕێستە کۆمەڵێک دیمە ناوکارانم گواستەوە گەر هەر یەکێکمان سێرکەین ئەڵێن هەورامانی تەخت باشە بەم بناری شاخەوە ئەبێ خەڵکی ئەو ناوچەیە پیشەی ڕۆژانەیان چی بێ و بژێویان چی بێ. ئەوەی کە تۆ شارەزاییت هەبێ ئەو پیشانەی ڕۆژانە ئەیکەن بە چیەوە سەرقاڵن و چۆن نەتوانن بژێوی ژیانی خۆیان دابینکەن و ئەو کارانەی کە ئەیکەن زیاتر چییە؟ کوشت و کاڵکردنە یاخود ئاژەڵدارێتیە یاخود چیکەیە؟ بەڵێ خۆی لەوانەیە لە وشەکەی خەڵک بڵێ ئەمەکەی تەختە ئەمە زۆر سەختە. لە ڕاستیا خۆی هەورامانی سەختە، بەڵام ئەو تەختە لە دەورەی مادەکانە سەردار و گەورەی مادەکان لە هەورامان لەو دێیە دانیشتووە لەبەرەوە پێیان تۆ تەختی هەورامان لەوێەوە ئیدارەی هەموو هەورامانیان داوە. دواتر بووە بە هەورامانی تەخت. مەبەستەکە ئەوەیە ئەگەر باسی ئەوە بکەین ئەوان بەچی ئەژین لە ڕاستیا ئەوان باغداری بە دەرەجەی یەکەم گوێزیان هەیە و باخیان هەیە و تویان هەیە و ئەوانە بەوە ئەژین و بە بۆنەی ئەم مەراسیمە توانیوانە خانوو دروست بکەن بیدەنەکرێ ناوچەکان دڵڕەفێنە شوێنێکی گەشتیاری زۆر جوانە شاخ و باخاتێکی زۆر جوانی هەیە و سەر ڕێگای با بڵێن دزڵی بۆ ناوچەکانی تری هەورامانە شوێنێکی استراتیژیە ئەتوانن هەم دوکانداری بکەن و هەم باخەکانیشان بەخێو بکەن زیاتر بەوە ئەژین خەڵکی هەورامان. زۆر باشە. هەندێک لە مەراسیمە جیهانیەکان هەن کە لە ئێستادا لە هەرێمی کوردستانیشا بەڕێوە ئەچێت لەو مەراسیمانە تا چەند گرنگە ئەم نەریتانەی خۆمان ئەم مەراسیمانەی کە کللتوری کوردی کوردەواریە جوانەکەی پێوە دیارە بکرێت با جیهانی و بە هەموو جیهان بناسێنرێ لەسەر ئەوەی ئەگەر لە ڕێگەی کتێبێکەوە بێت تەرجەمە بکرێت بۆ سەر زمانێکی دیکە وەرگێڕانی بۆ بکرێت بۆ سەر زمانەکانی دیکەش تاکو بزانن کە هەرێمی کوردستان و نەتەوەی کوردیش چەندین نەریتی جیاواز و جوانی هەیە. بەڵێ زۆر ڕاستە. من پێم خۆشە ساڵانە لە ڕانیە بەراسیمەکە کرێت بۆ کەلتور و ئاوازی جیهانی کە خەڵکی تریش بەشدار بوون لە ئەو فیستیڤاڵە. ئەوە زۆر شتێکی باشە بۆ ئەوەی جیهانیش لە ئێمە تێبگا و ئێمە لە بازنێکی داخراوە چالاکیەکانمان نەکەین. گرنگە لە بە نێودەوڵەتیکردن و بەشداریکردنی لە چالاکیەکی نێودەوڵەتیە ئەوەش زۆر گرنگە کە کورد بیکات بۆ ئەوەی بزانێت کە چەند کەلتورێکی دەوڵەمەنی هەیە کوردیش هەروەکو نەتەوەکانی تر. دەستەکانی خۆش پێ مامۆستا زۆر زۆر سپاس بۆ تۆ کامڕۆ بە شێوازێکی ڕاستەوخۆ لە پارێزگای هەڵەبجە لە کەڵمانە بووی سپاس بۆ زانیاریەکانت دەستەکانە خۆش بێت.